ئامادەکاری بۆ چوونە نێو نزیکترین شاری سنووری ئوکراینا لەگەڵ رووسیا دەکەین. بەردەوام دەنگی تەقینەوەتێک زۆرجار هی هێزەکانی ئوکراینایە کە ڕووبەدەرەوەی هاوێژن، زۆر جاریشی هێزەکانی ڕووسیا ڕووبەناو ئوکراینە. شارۆچکەی زۆلۆچیڤ لە 14 کیلۆمەتری رووسیا و لە 35 کیلۆمەتری باکووری ڕۆژاوای خارکیڤ یەکێک لە ئامانجەکانی هێزەکانی رووسیایە. دەگەینە نێو شارۆچکەی زۆلۆچیڤ. لێرە جگە لە وێرانی و چۆڵەوانی هیچی دی بەدی ناکرێ. پێشهێرشەکانی رووسیا تەنیا لە سەنتەری شارۆچکەکە نزیکەی 16,000 کەس دەژیان، بەڵام ئێستا کەمتر لە 11,000 کەس لێرە ماون و زیاتر لە 800 باڵەخانەی وێران بووە. نینا ئوکراینیەکی رووسیە، تەمەنی 67 ساڵە و لە سەردەمی یەکێتی سۆڤیەت کە ئوکراینە بەشێک بوو لەو یەکێتیە هاتووەتە ئێرە و 40 ساڵە لە ئوکراینا دەژی. До Росії, я б сказала, я там родилася. هەستێکی زۆر ناخۆشە ئەم شەڕە لە نێوان هەردوو نیشتیمانەکەم دەبینم. چەند شەوێک پێشێستا تەلەفۆنم بۆ خزمەکانم لە رووسیا کرد، وتم با بەس بێت ئەم شەڕە. ئەوانە تەنیا پێیان وتم بگەڕێەوە، بەڵام من نامەوێت ئێرە بەجێبێڵم. 48 год. Там батьки поховані. Нормальне було отношення, а тепер لە زۆلۆچیڤ هاوشێوەی هەموو ناوچەکانی سنووری زۆربەی گەنجەکان لە بەرەکانی شەڕدان و زیاتر کەسانی بەتەمەن ماون. ئەوانیش بۆ کاری زۆر پێویست نەبێت کەمتر لە ماڵ دەردەچن و پێداویستی ڕۆژانەیان لەلایەن خۆبەخشەکانەوە دابین دەکرێت. سەرەتا بەرهەمەکان تەنیا هی ئۆکراینیا بوون، بەڵام ئێستا لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بۆمان دێت. یارمەتیەکان باشن، بەڵام ئارد و گەنمی زیاترمان پێویستە. ئەم کۆڵانەی کە ئێمە تێدا وەستاوین شەوی ڕابردوو لەلایەن هێزەکانی رووسیا و بردەمان کراوە. هەروەک دیارە ئەم خانووە بە تەواوەتی ڕووخاوە، زۆر جاریش هەر لێرە دەنگی تەقینەوە دەبیسترێت. بە گشتی ئەم ناوچەیەکی ئەمن نییە. من هەوڵ دەدەم لەگەڵ ئەو خەڵکانەی کە خانووکەیان هەر لە تەنیشت ئەم خانوویە قسە بکەم، بزانم شەوی ڕابردوویان چۆن دەرباز کردووە. چەند تەقینەوەیەک ڕوویدا و ئێمە یەکسەر دەرچووین بۆ پەناگە، بەڵام دواتر هەسمان کرد دەنگەکە زۆر بەرزە و نزیکە و زانیمان شتێک ڕوویداوە. دەنگی تەقینەوەی گازمان بیست و ئاگرێکی گەورە دروست بوو، هەموو شسووتە. کوڕەکەم لە بەرەی شەڕدایە و 4 مانگە نەمبینیوە، بۆی ناتوانین ئێرە بەجێبێڵین. شارۆچکەی زۆلۆچیڤ بە هەر 11 گوندەکەیەوە 45,000 دانیشتووی هەبووە، بەڵام ئێستا کەمتر لە 30,000 کەس ماون. هەرچەندە رووسیا تا ئێستا نەیتوانیوە ئێرە کۆنتڕۆڵ بکات، بەڵام ئەو هێزە زۆرەی لە سنوورەکانی زۆلۆچیڤ کۆکراونەتەوە و بردومانی بەردەوامی وای کردووە خەڵک لە پشت دەرگا داخراوەکانیان بمێن و هیوا بۆ تەواوبوونی شەڕ بخوازن. دڵنیا ڕەحمان، ڕوودا و شارۆچکەی زۆلۆچیڤ.